گۆڕانکاریە ئاو هەواییەکان و مەترسێ ژینگەیەکانی لە ڕوانگەی جوگرافیاوە. ناونیشانی کۆنفرانسێکی بەشی جوگرافیای فاکەڵتی پەروەردەی زانکۆی کوێ بوو. مەترسیەکانی پیسبوونی ژینگە و ئاو هەوا لە چەند پانێڵێکدا لەلایەن پسپۆڕان و توێژەران و شارەزایان خرای ڕوو. لە کوردستان باشترین شوێنە بۆ دروستکردنی سەد و پێویستمان بە سەدێکی زۆر هەیە تا بتوانین سەد دروستکەین و ئاو گل بینەوە، ئاوی باران بێت، ئاوی ئەو ڕووبارەکان بێت کە لە وڵاتەکانی دەوروبەرمانەوەیت زۆر زەروریە و زۆر پێویستە و پێویستە حکوومەتی هەرێم بەرنامێجێکی جددی دابنێ کە دائیمە خەریکی دروستکردی ئەو سەددانە بێت. ئێمە ئەتوانین لە هەموو شوێنێکی کوردستانە سەد دروستکەین. من بەعزێک لە خەبیرەکانە هاتن ئەنو ئێوە چەند شانستان هەیە لە مەنتەقەیەکی وا ئەژین کە ئەتوانن سەدێکی زۆر دروستکەن بۆ ئەوەی ئاو گلبنەوە و هیچ وەختێک ئاو کەم نبێتەوە لە کوردستانە. بەشداربوانی کۆنفرانسەکە پێیان وایە هەرێمی کوردستان بەدەرنیە لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و پیسبوونی ژینگە. لەلایەکی تریش سەرۆکی دەستەی گەشتوگوزاری هەرێم دەڵێت گۆڕانکاریەکانی کەش و هەوا و پیسبوونی ژینگە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر کەرتی گەشتوگوزار و گەشتیار هەیە. ئەو گۆڕانکاریە گەورانەی کە لە کەش و هەوای لە جیهان ڕوویداوە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر هەموو ناوچەکانی دنیا هەبووە. هەرێمی کوردستانیش بێبەری نییە لەم گۆڕانکاریانە. هەروها لە کۆمەڵێک هۆکاری دیکەش کاریگەری لەسەر ژینگەی کوردستان هەبووە. ئێمە هەوامان وەکو پێویست پاک نییە، سەرچاوەکانی ئەومان وەکو پێویست پاک نییە، خاکمان بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە لە زۆر ناوچە پاک نییە. بۆیە ئەم گۆڕانکاریانە ئێستا هەرێمی کوردستان کاریگەری زۆرە. گۆڕانکاریەکانی زەویزار، گۆڕانکاریەکانی کەشوهەوا، گۆڕانکاریەکانی کە پەیوەستە بە قەیرانەکان، قەیرانە جیاوازەکان، پەتاک قشندەکانی کە پەیوەستە بە ژیانی مرۆڤایەتی، هەمومانە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر گەشتوگوزار و لەسەر گەشتیار هەیە. بۆیە ئەم بابەتی ئەمڕۆ بابەتێکی زانستی زۆر گرنگ بوو کە بەرپرسیارەتی لایەنەکان هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی ئەکادمی و لە ڕووی دامەزراوە جێبەجێکاریەکانەوە چۆن بتوان بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی ئەو قەیرانانە و ئەو کەم و کوڕیانە یاخۆ ئاستەنگانە کەم بکەینەوە. و بەشی دووەمی ئەوەیە کە دەمانەوێت لەم کۆنفرانسەدا لە چەند پانێڵێک مەترسیەکانی پیسبوونی ژینگە و چارەسەرەکانی لەلایەن پسپۆڕان و شارەزایان و توێژەرانەوە دەخرێتە ڕوو. بڕیارە کۆنفرانسەکە 2 ڕۆژ بخایەنێت و ڕاستپاردەکانی بۆ لایەنی پەیوەندیدار بەرز بکرێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، کۆیە.